کاتێک یەکەم جار کوڕێک نزیکم بووە و دانی پیانە بووم کە ئالوودەی پۆڕن بووە. دڵنیا بووم کە ئەمەیان شێتە یان گاڵتە ئاکات. قەت بۆ ساتێکیش بیرم لەو نەکردبووە کە پۆڕن و پەیوەندی سێکسی و خۆبەتاڵکردنەوە بێتە جۆرێک لە ئالوودەبوون. ئەبێتە ڕەفتارێکی زۆرم لێکە ئەکرێت بە ئاسانی تەواوی ژیانت تێک بات. دواتر پاژەوەی کە چوومە ناو لێکۆڵینەوە لەم باسە، توندی کێشەکەم بۆ دەرکەوت کە چەندێکە و بۆچی زۆرێک لە ئالوودەبووان بیریان کردوێتەوە کە تەنانەت خۆشیان کوژن لەبەرەوەی کە نەیانتوانیوە بەرگەی ئەو پەستانە بگرن کە پۆرنۆگرافی توش دەکات. و ڕەنگە تۆش یەکێک بی لەوانەی کە تووشی پۆڕن بوون بۆ چەندین ساڵ و بەدوای چارەسەرا بگەڕێت. بەڵام بۆ ئەوەی کە تۆ تەنانەت ئەوانەیشی کە ئالوودەی نەبوون بە باشترین شێوە تێبگەن لە بابەتەکە، ئەوە بێت تێبگەین کە ئالوودەبوون بە پۆرنۆگرافی چۆن کارەکات. چونکە هەتا زیاتر بزانی و هەمیشاڵێم هەتا زیاتر بزانی زیاتر گەشاکەیت، هەتا زیاتر بزانی لەوەی کە چی ڕۆیات زیاتر بەرگاگری لە دژی و بەرگریت زیاد دەکات. هەروەها ئەتوانی بەسەرم خۆ زۆرم لێ زاڵ بیت و سەرکەوتوو بیت. یەکەم شت ئەمە هیچ پەیوەندیەکی نییە بەوەی کە تۆ دیندار بیدیانە. هەموو کەسێک دەکرێت تووشی پۆڕن بێت بەهۆی چەندین دۆخ و هۆکارەوە. لەوانەیە لە ڕووی سێکسی و ڕوژێنرابی کاتێ مناڵ بووی، یان هەنێ وێنەت بەرچاو کەوت بێت کە وای کردو زۆر فزۆڵی بی و لە ئەنجامیشە دەستێک کردو بۆی کە دووبارە سێری بکەیت، یان لەوانەیە پێشەنگەکانی خۆتت بینی بێت کە سێری پۆڕنیان کردووە و تۆش لاساییان نەکەیتەوە، یان هاوسەرەکەت گرنگیدانی کەم بێت بە پەیوەندی سێکسەوەوە لە ئەنجامیشە پۆرنۆگرافی یەکەیتە جێگرەوەیەک بووی و هەتا دوای. جا گەرچی کەسێکی دیندار بی یان نا، موسڵمان بی یان شتێکی تر، ئالوودەبوون ئیمان و باوەڕ ناناسێ. ئالوودەبوون بە پۆرنۆگرافی کەرەستەیەکی بەهێزە کە ئەتوانێت بە ئاسانی بتکاتە کۆلەی حەز و ئارەزوەکەت. پۆرنۆگرافی ئەگەر نەجەنگی لە دژی واد لەیەکە کە کۆنتڕۆلی کردارەکانی خۆت لەدەست بیت. زۆر کەس دەربارەی پێناسەی پۆرنۆگرافی مشتوم ڕەکاتەوە کە هەر بەڕاست چییە؟ زۆر باشە ئەتوانین ئاوا پێناسەیکەین. پۆرنۆگرافی کۆمەڵێک وێنن کە فێر دەکەن چۆن خەڵکانێکی نەناسرا و وێنە و هەروەها فیلمەکان بەکاربێنیت بۆ ئەوەی کە سەیری کردارە پیس و قێزەونەکانیان بکەیت بۆ چێژێکی جنسی کاتی خۆت. بەبێ هاوبەش، بەبێ سۆس، بەبێ خۆشەویستی، بەبێ پەیوەندی، بەبێ بوونی هیچ کەسێکی ڕاستەقینە، بە تەواوی بەندە لەسەر فانتازیا وەهم. جەلەجیاتی پەیوەندی سێکسی لەگەڵ هاوبەشەکەت لەگەڵ هاوسەرەکەت، پۆرنۆگرافی تەنیایی خۆش دەوێ و چێژی تەنیاییشی خۆش دەوێ. جا بۆیە پرسیارەکە ئێستا ئەوەیە، ئەوە چۆن بوو بە ئالوودەبوون؟ هەروەک هەموو مادە ئالوودەکەرەکانی تر، پۆرنۆگرافی هەمان شێوەیە. یەکەم جار بەرکەوتنە لەگەڵم مادانەیە، دواتر مێشک خێرام چالاکیانە تۆمارەکات، هۆرمۆنی وەک دۆپامین دەردەدرێ بۆ بیرخستنەوەی ئەم چالاکیەت، تۆش هەوڵیت بەرگری بکەیت لە دژی چونکە ئەزانی هەڵەیە، ئەزانی کە هەڵەیە. پاساوهێنانەوەکەش لەلایەن ئاقڵی باتنتەوەیت بە شێوەیە کە ئەڵێ لانی کەم باشترە لە دەست درێژی، باشترە لە زینە. دواتر چۆنە بێ بەردەوامە بی بە بێویستی خۆت وەیتر بە دوای پۆڕندا ئەگەڕی و بێگومان لە چاوتروکانێکە ئەگەیت بەو چێژە خێرا و کاتیە و پاشان کاتێکی تاریک لە شەرم و هەستکردن بە تاوانی بەدوایەت کە زۆر زیاترە بۆ بۆنێوە، زۆر زیاترە لە کاتی چێژەکە. ئەوە چیم کرد؟ دەسەکەی بە پرسیارکردن لە خۆت. باشە من دووڕووم؟ باشە چۆن؟ خۆزگە قەت ئاوام نەکردا و بەردەوام وە تا دوایی. دواتر بەڵێن بە خۆتەی کە قەت سەیری پۆڕن نەکەیتەوە، بەڵام پاش چەند ڕۆژێکی کەم، چەند هەفتەیەک یان تەنانەت مانگێک ئەشکەیتەوە و ئەگەڕێتەوە بۆ هەمان سۆر دووبارە بۆ چەندها ساڵ. ئێستا بێ لە خۆت بپرسی، هەر بەڕاستی ئەوە شتێکە کە ئەمەوێت دووبارەی بکەمەوە تا کۆتایی ژیانم؟ ئایا بەم شێوەیە ئەمەوێ ژیانم تا کۆتایی بەسەر بەرم؟ ئایا کاتیەوە ناتۆ بڵێم نا بۆ حەزەکانم وە گەشە بە کۆمەڵێک خۆی تەندروست و بنیاد نەربەم لە جێی خۆ خراپەکان؟ هەواڵە خۆشەکەوەیە کە مێشکمان توانای ئەوەی هەیە خۆی پێک بێنێتەوە، خۆی نوێ هەڵگرێت. جاڵبژاردەکە هەمیشە لای خۆتە بێ، بەڵام بەبێ دەست پێکردنی ئەم گەشتی چاکبوونەوەیە هەرگیز هیچ شتێک ناگۆڕێت.